I'm not sure how I will go home later today. دڵنیانیم چۆن ئەمڕۆ بچمە ماڵ و بە دایکم بڵێم کە ئەو یارمەتیەی پێم دەکرا چیتر درێژەی نابێت. It's not there any longer. فلۆر تەمەن 20 ساڵی یارمەتی بە دایکی کرد برا بچووکەکەی گەورە بکات کە لە ئەمریکا لەدایک بووە و خەڵکی ئێرەن، بەڵام لە نەکاو بۆی دەرکەوت داهاتووی ناڕوونا. ئێمە لە سەرپەنا هاتوونێتە دەر کە تەنیا تووشی مەترسی زیاتر ببین. ئەو ڕاگەاندنە کارتێکردنی لەسەر 800,000 کۆچبەر هەیە و هەمویان وەگە و خانمە لە وڵاتێکی دیکە لەدایکبوونە بەڵام لە ئەمریکا گەورە کراون. لە گەلێک نموناندا هیچ شوێنی تر نییە ڕووی تێ بکەن. هەتا سێشەممە کاتێک حکوومەت ڕایگەاند ئەو پرۆگرامەدا دەخات ئەوان دەیانتوانی مانەوە بۆ کارکردن نوێ بکەنەوە و لە بەرامبەر ڕادەستکردنەوەشدا پارێزراو بوون. شتێک لە گۆڕێدایە لانی کەم دەتوانم هەستی پێ بکەم کە گرژیەکی توندە. لە نیویۆرک لە پێش بۆرجی ترامپ نافەرمانی بوو بە دۆخێکی گرژی لە وەڵامی بڕیارێکی بەڕێوەبەراتی کۆتایی بە پرۆگرامی ناقانونی کۆچبەری بهێنێت. دەستور ئەرچی یاسادانەر بۆ کۆنگرێس دیاری دەکات و بەشی بەڕێوەبەردنی یاسا کاری چەسپاندنی قانونە. سەرۆک ترامپ نەیتوانێت چارەسەرێکی هەمیشە بۆ ئەو خەڵکە دابین بکات. هیچ سەرۆکێک ناتوانێت. ئەوە لە دەرەوە دەسەڵاتی دەستوری هەر سەرۆکێکە. ئۆباما و ترامپ ئەوەیان دەزانی. بۆیە کانگرس دەبێت چاکی بکات. ئەمە خاڵێکە لەگەڵ داخوازی چالاکان و جودابیرانی پێشەنگی پرۆگرامەکە ناگونجێت جا لە کۆشکی سپی ڕابگرە تا شاری ترامپ کە بڕیارەکە بە بانێک و دوو هەوا دەزانن. توێژینەوەی یاسایی سەبارەت بە یاساییبوونی ئەو پرۆگرامە نەگۆڕاوە هەمان توێژینەوەی سیاسیە کە سەرەتای بەڕێوەبەراتی ترامپ هەبوو. کاتێک خۆی دڵگەرمی بە کۆچبەراندا لە ڕووی یاسایی هیچ نەگۆڕاوە تەنها سیاست نەبێت. بڕیارە پرۆگرامەکە لە مانگی مارس کۆتایی پێبێت مەگەر ئەوەی کۆنگرێس لەسەر ئەو بڕیارە بۆ چوونی جیاوازیان هەبێت پێش ئەو کاتە هیچ شتێک ڕوون نییە. ئەگەر ڕاستت دەوێت هیچی وایەکەم بۆ حکوومەتە و تەنانەت لە ئەو وڵاتەدا نییە. هیوان بە ئەو خەڵکە هەیە کە دەیبینن ئەمڕۆ لەگەڵ ئێمن. ئەوە جێگایە کە هێز لە حکوومەت وەردەگرێت. ئەوە خەڵکێکن کە دەیانەوێت پێشەنگی وچەی خەباتکاری داهاتوو بن.